بینەرانی خۆشەویستی کوردستان 24 کاتتان باش لەڵقەیەکی تری پرۆگرامی هەفتانە لەگەڵتانین کار هەفتە شەممانە لە کوردستان 24 پێشکەشتان دەکرێت کۆمەڵێک بابەتی گرنگ و جیاوازمان هەیە ئێوەش لەگەڵمان لە گوندێکی سەر بە ناحیەشی لادزێ لە ڕێگەی دروستکردنی داربەستەوە پێداویستیەکانی وەرزی زستان و پاییز دەهێنرێتە خوارەوە. لە سلێمانی هاوڵاتیەک 20 ساڵە کاری کۆکردنەوەی کەلەپور و ئاسەواری مێژوویە و لەو ڕێگەیەشەوە مۆزەخانەیەکی بچووکی دروست کردووە. هونەر لە تاراوگە لای هاوڵاتێکی خەڵکی ئافرینی ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی نەخشاندن و هەڵکۆڵینی کێلی سەر قەبرەکان. شارێکی دێرین لە تورکیا شوێنەوارێکی مێژوویە و وەتا شوێنێکی گەشتیاری و سرنجڕاکێش بۆ گەشتیاران. چۆنیەتی بەکارهێنانی کەلەپوری کۆن و مێژووی و نمایشکردنی لە مۆزەخانەی ئەلخوش. داهێنانێک لە لایەن ئافرەتێکەوە لە تایوان دروستکردنی وێنە و ڕەسم بە کرێم لەسەر قاوە. ناوچە شەخاویەکان لە پاییز و زستاندا بە تایبەتی لە کوردستان تایبەتمەندیەکی جیاوازتریان هەیە بەڵام لە گوندی هەلۆرای سەر بە ناوچەیشی لادزێ لەو گوندە چیاکانی زۆر سەرکەش و بەرزن و زۆر ئەستەمە کە کەسێک بگاتە سەر چیاکان بۆیە پێداویستەکانی خۆیان لە ڕێگەی داربەست و تەرەفریکێکەوە دەگەێنە خوارەوە و لەو ڕێگەیەوە توانن کارەکانی خۆیان جێبەجێ بکەن پێکەوە چەند دیمەنێک دەبینین لە گوندی هەلوورا و وەرزی پاییز و زستان کە چۆن کارەکانی خۆیان لەو ڕێگەوە تێپەڕێنن. خۆشتر بی الحەمدولله هات ئەبە دۆبارەستمەوە چێکریا بە تقریبان 2 ساڵە ئەم چێتکەین تێتە کار ئینۆن بۆ ئینۆنە خۆرە دۆرە لە جیاکی زۆری سەختە نە سەورەت گەیتێ نە تەرەکتەر گەیتێ چتش نۆگەیتێ ئیلۆی ئەگەر بۆسەی هۆری کۆریە دۆبارەسێ نابیتن ئەبدۆرە نۆی نەخۆرێ ڕوجام تەرەکتە پێتی نەخۆر هێتن ئەو دۆری سەری تێدە باردۆن ئەتێتە ئێرە تڕۆوەسیتن یۆن پەش ناڤە الویر کەپیتە جێ تەلەکتەرە پشتی هینگی وەکی ئەو برۆدەری ها یە دۆنۆی ناسەرێک دێ سافتنیتن بۆری خۆی کۆمرکەتن تێرۆ زبەسۆنێ دەبەتن تەرەکتەرەکە دوو تەرەکتەر زیاتر نینە چەند و دیف ڕێنمۆیەت ژینگە هەیە نۆبیتن ئەم دۆرێتەر هەر کەسێک بۆندۆرانە ببریتن جام چیتکەن ئەم لوێرێ دۆرێت هەشک بڕین ئەم ئین ناخۆرێ بۆندۆرانە پەش ناوزۆ خدا و هزرو پسمومه معتصم هاویش پسمومه مایا اوی اف هزرا اینو داره پور و از بیجم چگوندو چی نبود یکم جور یال گنده ما چی بی مگر که استفاده به هزری کر که همشین آقای خوب پاریزین لبرینو داره تار خو اوی گوبه هم نشین بی نخوره اگر هم بین بردن آتش تهت خوره ده همی yani پیش بیتن یا که بین پاکیت کپیت عادی اگر تالیز بیتن عویدی بیتن ده بالا بکر نهایتن بس هزرادی همشه وقتی صندوق اگه چکین یا که هم بین سوپا که بریک اگه بول سری چکین وری سیدی را بردین بری کوب گیتا جه خو الوری همشین هیدی بردین کوب تخوری بوم مگه سری اگه داشتین سری این دکو من هزار هنده دو کرد کو دوارسته که چیکن درجیا 300 متر الفرا دوروپی و کن را چنجه تره تقریبا 200 زره لچ تلا باید 200 زره پشتی ماجی گلا کو چکیره بس ادخرون ناجو حد نه اینا تفیاد سرت هل جاکی بلند بید بنه هنده دولا که راب چید
وقتی دورا پیوت که نگته عرده نگته برا نگته دورا چند بچید بلند ببید دو دیمای وجیم گیره کیا گیره وقتی هچک چند گنویره هچک شتکت و تکون نه چند دوره بکون و دوره ظالب دن نه ما سنا بدونه اگه خراب کچه کنه بدونه بس ترا خوب زستان خود ببین و اول دورن منت بارن مای بار ترا خوب برن افسالش ترا ماید مای خدا من دلنات هلا دورا داشتهایی بپرم میگود من دور نفرازی تای شینو سوزم و بالاش چند دیچم من هزار که کدو ورسته که چی کم هوری کاریا چند توالا دور تشک بن جکی کوب که راس دستوراجینگه و دورا نسوزی بخوب و دو ورسته شی دو برا ببه که شی دورا ببه شی تلیسا ببه که بس هک بره پیش نبن دو ورستی نه داره ورستی نه آه خوب سر هاوڵاتێکی خەڵکی سلێمانی بە سەلیقەی خۆی ڕۆیشتووە لە ئەو شوێنانەی هەر شوێنێک کە ئاسەوارێکی مێژووی و شتێکی جوان و سرنجڕاکێشی بینی بێت کۆی کردوێتەوە ئەو بۆ ماوەی 20 ساڵە ئەو کارە دەکات و ئێستا دوکانێکی بچووکیشی هەیە دەڵێت جگە لە پاراستنی و ئاسەوار و کەلەپۆرە مێژوویانە لەو ڕێگەوە داهاتێکیش بە خۆی پەیدا دەکات پێکەوە سەردانێکی مۆزەخانە بچووکەکەی ئەو هاوڵاتیە دەکەین من كنام روب عبد الله عزيزة مواليد ششم وتمن حفتاد صالة تقريبا هو 20 صالة من أما كارم خليش يم بيشي خليش يم كلفورم كاتي خوي بارشة هوايات ما أبو أم كريكا سعرم بيبو دعمنا لما على داعش تكزور بو هاتم دكانم كدو دكانم دانا وكو هينيك وكو هم جیانه کشم پی راه هم خوشی دلیشم خوشه بمشت لبروی ما ملتی کرد زوری نه معلی کرد نه ملتی کرد بکار هاتو ایپیستگانه به جیب جیک دو مستانی که من کوم کردو تو بزوری لمنزل و قاب و قاچاق و دستار و وکو هینه مسینه و دشور وکادی خیلی کداری و آنها بوان جسنو قیوراق و اوشته يعني وكو لم تصد معك الراديو بياب والراديو او 200 صالة قبلين بياب وصوب او انا لدكاني من مش كما بس انا زور هواياتهم هيك وانا هرهبه والله براقب لانه كادي خويك لسنا درس على منطقي رشلات درس على لسنا درس وساغان لسنا اذا كاتون هنا انا بيرا وساحات تم منطقي سليماني وقت سليماني طبعا دمجني قاعد سليماني اما دمجني هذا سليماني هذا صو 18 سال صو الا دوري هاتوا يتلا كركوك دروس ولا هاولر دروس وايد هاتوا ولا هم عليك او مالي مجالي بيه براقي كري ولا برويك او ني يدختن وين هو ولا سريد انا او خوار نشتي بعضي جانورات ومش كشتي بوي بيز نبي سيدنا هنا كون او سنوقك ولا برو دايخصوا يعني باري اشتكي عم بيه وكو هنا مخزن دانا ولا بويك همش نقعد يعمل على دسكارينا كبعض أما كركوك دروسيا ميجوي كريتو بصو 50 صو شخص على موتير كدروسيا كدوا يواشي شخص صالة 17 صالة دروس كراوي ترى ما بم هنا دروس كراوي تختي بزوري سيبا شا دروس كراوي تختي شعب سيبا هاز سيبي جوجرا وتختانة قايم بوا نشفة وتابو سيبا دروس يعني كدوا أنت أم شوشانة شان بوا كدوا بما أما رسمي على دروس كراوي بيالن هين دول ئەو کاتێک کە کورد هەموو شتەکانی خۆی هەستی هەی بووە بەدەستی خۆی کردوێتی ئەمە شتێکی گەورەیە بە چاوەڕانیەوەی نەکردووە لە ئێرانەوە لە تورانەوە لە تارانەوە لە تەورێزەوە لە ئەسفەهانەوە لە تورکیاشی بۆ بێ هەمووی خۆی بەدەستی خۆی کردوێتی هەل لە بۆراق و هەل لە قاب و قاچاق و هەل لە سنووقێک و هەل لە دەستارێک و هەمووی خۆی دەروستی کردووە بەدەستی خۆی دروستی کردووە
ژیان لە تاراوگەدا بۆ هەر کەسێک مانایەکی جیاوازی هەیە، بەڵام لێرەدا باسی هونەر لە تاراوگە دەکەین. هاوڵاتیکی خەڵکی ئەفرینی ڕۆژاوای کوردستان ماوەی 14 ساڵە لە ئەڵمانیا دەژیت، بەڵام ئەو لە ڕێگەی نەخشاندنی وێنە و هەروەها نووسرا و لەسەر کێلی قەبرەکان توانیوێتی هەم داهاتێک بۆ خۆی پەیدا بکات، هەم لە ڕێگەی ئەو هونەرەوە خزمەتێک بۆ هاوڵاتیانە بکات کە پێویستیان بە نەخشاندن و نووسین لەسەر کێلی قەبرەکان بۆ خزم و کەسوکارەکانیان هەیە. ئەو باس لە پیشەکەی خۆی دەکات و دەڵێت تاراوگە نشینیش نەیتوانیوە هونەرەکەی ئەو کاڵ بکاتەوە. از حمید عثمان ji Kurdistana Rojava me ji herêma Efrînê ji gundê Heçhesna 14 salê min li Almanya ez li vir ciyana xwe dikim û ez karê çêrvînê li ser kevira û li ser granît ez kar dikim. Ji famîlya me da vê kara dikirin û ez jî yek ji wê xortê ji gundê xwe ji welatê xwe wê kara mikir, ez hatim vê welatî jî vê kara berdewam kir. Ceme kevir ji hemû dinyayê tên ji ê pir ji hêla Hindê û Sînê tên wek Impala û Indian Super Black û Himalaya lê ceme vê materyala li Kurdistanê jê xweşiktir û jê ciwantir e. Em hêvîne ji Kurdistanê wê kinzî derxin û bifrûşin ciyanê. Ciddiya karê me em pir zimana daxivin û pir zimana zîzanin ji bo vê xelk ji hemû milletê ceme yek ji wan mesela hev Tirk e, zimanê Tirkî hatî nîvsandin li dawiya Tirpê bi zimanê Erebî û bi zimanê Almanî hev tê nîvsandin û li ser wê jî ez ê sûretê wî çêkim li ser kevir. Ve cemin hev Ereb e, hev Bangladeş e, hev Libnanî e, Şia hemû millet tê yani ê têda wek me gotî cidayetiya karê me em pir zimana daxin, em pir şî zanin. Vê kara di pir qenexara derbas dibe a yekemîn ji wexta mişterî tê û xestekek wî heye ez ê resim bikim û ez ê zanim çi dixwaze pê wê ra jî ez ê kontakê bi qebirstanê re bikim, îdara qebirstanê ez meyzekim û meqbûl e lê nemeqbûl e, razî ye nerazî ye hev giştê hev emeliya ka xetayê. Pê wê re ez ê werim qisandinê çîrvana kêvir pê çîrvana kêvir em ê termînkî mewedkî çêkin termînkê çêkir li bi qebirstanê re îdara qebirstanê re û bi mişterî re em ê herin wir swar bikin û hew merhela dawî ye. بۆ کەسانەی کە ئەیانەوێت شوێنەوارە مێژوویەکان ببینن یا بزانن کە ئەو کەسانی کە پێش ئێمە لەو شوێنانە ژیاون چۆن حکومڕانی ناوچەکانیان کردو بە تایبەتی پاشاکان. شاری ئەنتێک تلوسی تورکیا یەکێکە لەو شارە مێژوویانە کە پاشایەک حکومڕانی تێدا کردووە، بەڵام ئەو شوێنە بە تایبەتی کوڕی ئەو پاشایە بەڕێوەی بردووە و توانیوێتی بە شێوازێکی باش حکومڕانی لەو ناوچەیەدا بکات. ئێستا ئەو شارە شارێکی مێژووی و شوێنەوارێکی زۆر کۆنا، خەڵک لە شوێنە جیاوازەکانەوە سەردانی بەشە جۆراوجۆرەکانی دەکەن، ئێمەش سەردانێکی ئەو شارە دەکەین و ئەو بەشە گرنگانە دەبینین کە لە مێژووی تورکیادا لەو شارە دروست بوون. Tilos antik kent Muğla
باژارێ تێکتلۆس لە سەیدی کەمەرەکە و ناوچەیەکە مۆڵایە جەهێکی کەڤ نییە جیواربوونیە. تێگوتن و بەرێ لێ دەڤێرێ کەسێکی ناودار و مەزن هەبوو و خۆدی پێنج زارۆکان بوو. یەک زارۆکێن وی کەسیژی دەڤەرێن بناوێ سانس و پەتارە و لە تۆنیایە برەیڤەت بر. یەکی دنجی دگەل باوێ خۆ لەڤێر ji ber ku Tilos cihekî serdest bû dijiya û ev bajarê xweşik ji vir ji Tilosê birêve dibir. Burada hamamlar var, işte kalesi var. Kalenin bir Di vir de hemam jî hene û keleha vî bajarî jî mevcûd e. Taybetmendiyeke kelehê jî ew e ku xwedî çandeke eklektîk e û çend çand û şaristaniyên cuda di nava xwe de vehewandiye. Kesekî bi navê Ala kuş serdema Osmaniyan maye ev herem birêve dibir. Wî li ser van kavlan gom çêkiriye. Li vê deverê gorên ji tehtan û Akropol hene. Ji wan gorên ji tehtan hinek li gel wêrankirinê hê jî şûna xwe de ne. Kaya mezarlarının özelliği benim bildiğim kadarıyla Di vir de gorên kesên xwedînasnameya giyanî, kesên dîrokî yan jî kesên ku dişarekî de serkeftinek bi dest xistibê hene. Lêbelê gorên mirovên rêzê tune ne. Wan deman ji ber ku Antîk Tilos li ser girekî serdest ava bûbû, li gor derdorê hê bewletir bû. Ji ber vê taybetmendiya xwe jî gor li vir di tehtan de dihatin qewartin. buraya ışık kendi denmesinin sebebi Ji vê derê re dibêjin bajarê Ronî. Sedema wê ji ber ku nava salê serdan pe ronahiyê werdigire. û bi baweriya min ev der cihekî wisa ye ku ew tîrojên rojê lê xwedî bandoreke xurtin. Di Tirkiyeyê de cihê ku herî pêlin tirêjên rojê rasterast xwe dide ser ev der e. Tê gotin şaristanî ji vê derê. Ji Lodosê ji Misrê belav bûye cîhanê. Bu arka tarafta görülen yer hamam ve şu Cihê ku li paş xuya dikê jî hemam e. Li wî cihê dirêj ku xuya dikê jî hewzê avjeniyê heye. Li vî alî bîner rodinin û li vî aliyê binê jî hindek çalakî û pêşbirk hatin sazkirin. Pêşiya wê çiyayên spî û dîsa ev aliyê hember jî çiyayên spî ne. Çiyayên spî jî dawîbûna çiyayên Torosan û destpêka çiyayên Alpan in. bu bölgenin coğrafi yapısı Ji ber erdnîgariya vê herêmê li hemû deverên molayê pîlên germahiyê newekevin. Li aliyê paş li Fethiyê, Kemer û li derdora Seydî Kemerê germahî û sir hindekî cuda ye. û ji ber vê yekê jî li Tilosê geşt û guzariya navxweyî bi karên klor, kade yan jî bi tiştên avên hênik dimeşê. Di gel çûn û hatina xwendekaran gelek geştyarên biyanî jî eleqeyeke mezin nîşanî verdidin. û bi taybetî ev geştyar ji Ingilîzistanê ne. Her wiha ji Japonya û gelek deverên cîhanê yên cuda jî geştyar serdanan dikin. Ji ber ev der cihekî antîk e wek paytextê tê dîtin û geştyar bi piranî ji vir belav dibin. Li hemberî Antîk Tilosê cihê ku jê re dibêjinê Patara, Mînare an jî İstamtus heye. Dîsa laliyê Kemerê jî Araksa heye. Vê gavê hewa pir germ e. Turên geştyaran jî yan serê sibahan an jî piştî saet 16 pêk tên. Sedema vê jî ew e di van saetan de pilên germahiyê hindiktir û bandora rojê jî kêmtir e. Li jor jî xwaringeh hene û ew der hênektir in. Her wiha ji bo ketina avê jî divê geştyar danê sibehê an got ber bi esrê tercih bikin. Ji ber ku di navbera saet dehên sibehê û di duên nîvro de tav gelekî şîrîn e. مۆزەخانەی هەڵقۆشێکێکە لەو مۆزەخانانەی کە لە ساڵی 2013 دروست کراوە و کۆمەڵێک زۆر کەلوپەل و هەروەها ئاسەواری مێژووی تێدا نمایش دەکرێت. خاوەنی ئەو مۆزەخانەیە کە ئێستا لەوێ خەریکی بەڕێوەبردننی کارەکانی دەڵێت چۆنیەتی بەکارهێنانی ئەو کەرەستە و کە لە پورە کۆنە مێژوویانە بە خەڵک نیشان دەدات کە چۆن لە کۆنەوە بەکار هاتوون و هەروەها کۆمەڵێک بابەتی جیاواز و گرنگیش لە مۆزەخانەیە نمایش دەکرێت. پێکەوە بەشێکی دەبینی.
أمنه المزخاني القوش الباجرة القوش باجرة بخنبري ناحوم ومارميخا بابويا صالة 2013 أبجي جركد آفي بري خوب دي هر ايك شكلك چونکو او وقتا نينا ثلاجة ونينا بفر دان الفيري بو هافيني ودبتها قالكي صارة أبا شكلكي أبا أم تبيجن كدونتا أم عزماني ما تبيجن كدونتا أبا شاربة أبا جي كدونتا غير شكلها أبا جي تلمثة أبا جي كدونتا أبا جي تلميذ مظن وأبا جي جرك وهنا جرك الفيري عمري تقريبا صدو سي صالة وهندكي وقت بيجن هاواني دري أفجي تقريبا عمري وي صدو شل صالة تشتي ما كفنا قالك وحمي يعني تخلكي القوش بخو أفا ادبري بر تكيش الشياعي دا أفا كان مال أفا دانن سر حيوان هكا كار وهكا يستر وبريد كيشن الشياعي بو مال أفا كان أبي حمي بريد كيشن چنكو أو وقت نينا نبلوك نطابوق نينا أو تشتا حمي أفا كان برا أفا جي صندوق بوكا ادبري أفا هر بوك صندوقك هيا جول كيوان دانن ودبنا مالا زافا نينا وكينو هو غانتور وان تشتنينا أفا حمي أو ما يصفر نانا مايا كليني مايا أو جي أفا بو وقتي هري جكن لحيف أفا جيت ليدن وصا هري قالك بتباقش هري أفا حمي أو ما يصفر نانا مايا أفا يتبري دان الفيري بانير چونكو أو وقتا نينا ثلاجي نينا مجمدة دان الفيري بانير ودان السري خوي تمينت حتى بهاري تجارك دي وجار دان الفيري شي قهشت قلينت دان الفيري بو صار همي أفا هو ثلاجة برينا دارا دو شكلن أفا مروفيز قالك الزنقينة تين بفر دان الفيري بفر والفيري دانن وتشت وكي قهشت دان الفيري بتا قالك صارة وأفا أفي خوارنا الفيري وأفا أفي عادي أفي بيس وأفا جي ني قالك زنقينن هما ديارة أفا وكي ثلاجة بري زۆربەمان حەزمان لە نەخشاندنی وێنە و ئەو ڕسمانەیە کە وەکو خولیایەک بۆ ئێمە دروست بۆ ئەمانەوێ بەردەوام بیبینین بەڵام لێرەدا ئافرەتێک لە تایوان لە ڕێگەی داهێنانێکی خۆیەوە لەسەر قاوە بە کرێمی قاوە وێنە دروست دەکات هەر وێنەیەکت بوێت ئەو لەسەر قاوەکە بۆتی دەنەخشێنێت ئێمە دەچینە تایوان و بەشێک لەو کافتریایە دەبینین کە ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری و خەڵکێکی زۆر سەردانی دەکەن بێگومان خواردنی قاوە لەوێ تامێکی جیاوازتری هەیە گۆڕینی فنجانێ قاوە بە کارێکی هونەری ماندووبوونی زۆری دەوێت. چینکوی ئەو خانمە تایوەنیەی لە شاری کاوشیۆنگ قاوەخانەیەکی نایابی کردوتەوە. چینکوی لە قاوەخانەکەیدا بەپێی ئارەزووی کڕیارەکانی وێنەی سەر فنجانە قاوەکانی دەنەخشێنێت. هەروەها بە کرێمی قاوەکەی وێنەی سێڕەهەندی دروست دەکات. بۆ ڕەنکردنی وێنەکانی شوکەڵاتە بەکاردەهێنێت.那难度也在奶泡的控制，
لە کارەکەمدا لە هەمووی ئەستەمتر ئەوەیە چۆن بتوانم کۆنتترۆلی کرێمی سەر قاوەکەم بکەم چونکە لە ڕێگەم کرێمەوە دەتوانم وێنە سێڕەهەندیەکان بنەخشێنم. من لە وێنەکەمدا ڕەنگە کیمیاویەکان بەکار ناهێنم بەڵکو بۆ ڕەنگکردنی قاوەکان شکۆڵاتە بەکاردەهێنم. هیوادارم وێنەکانم بەدڵی کڕیارەکانم بێت. کاتێکی کەمم هەیە بۆ دروستکردنی قاوەکان بەڵام هەمیشە کڕیارەکانم کاتی زۆریان هەیە بۆ گرتنی وێنەی فنجانە قاوەکەیان کاتێکی باشیان هەیە بۆ ئەم بابەتە بەڵام کاتێک بیانەوێت قاوەکەیان بخۆنەوە پرسیار لە من دەکەن کە ناتوان قاوەکەیان بخۆنەوە منیش پێیان دەڵێم خواردنەوەی قاوەکە گرفتی خۆتە. کڕیارانی ئەم قاوەخانەیە پێش خواردنەوەی قاوەکانیان بە مۆبایلەکانیان چەندین وێنەی قاوەکان دەگرن و وەکو یادگاریەک و کارێکی هونەری لە فنجانە قاوەکەیان دەڕوانن. ئێمە بۆ گەشت لە شاری کاوشیۆنگین ئەمڕۆ دواڕۆژی گەشتەکەمانە بۆیە هاتوین بۆ ئەم قاوەخانەیە. خوشکەکەم بانکێشتی قاوە خواردنەوە کرد بەڕاستی وێنەی سەر قاوەکان زۆر نایابە وای لێکردین زیاتر هەست بە جوانی بکەین. چینکوی لە ساڵی 2003ەوە قاوەخانەیەکی کردوتەوە لە ئێستادا بۆ نەخشاندنی وێنەی سەر قاوەیەک پێویستی بەدەخولەکە و نرخی یەک فنجان قاوە لەم قاوەخانەیە دەگاتە 23 دۆلاری ئەمریکی. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم قاوەخانەیەم بینی پاشان بڕیارمدا بێم و قاوەیەک بخۆمەوە لە هەموو شتێک گرنگتر کارە هونەریەکانی سەر فنجانی قاوەکەن بەڕاستی کاتێک سەردانی دەکەیت هەست بە ئاسوودەی دەکەیت. بینەرانی خۆشەویستی کوردستان 24 لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی هەفتانەی هەفتانە تا پێگەیشتنەوەکی تر هەر شاد و بەختەوەر بن.